ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا بە سەپاندنی خوێندنی ئۆنلاین بە نادروست ناودەبات و داوای کردنەوەی ناوەندەکانی خوێندنیش دەکات. مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا کاوێنەیەکی ڕاستی پەیام کراوە هەڵوێستی خۆیان لە سەر وەگەڕخستنی خوێندنی ئۆنلاین ناچراو بە سەرهێڵ بۆ زانکۆ و پەیمانگەکان ئاشکرا کرد و ڕایگەیاند لە دۆخێکدا کە ئامادەکاری تەواوەتی سەبارەت بە بەکارهێنانی سیستمەکە نەکراوە جۆرێک لە شۆک تووشی بەشێک لە قوتابیان و تەنانەت مامۆستایانیش بووە. لە ڕاگەیەندراوەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستاندا ئاماژەبەوە کراوە دوای ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕێگەی بە ئاسایکردنەوەی ژیان نەئەدا ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە پرۆژە پێشنیارێکدا کە لە بەرواری 29 ئازاری 2020 بڵاومان کردەوە خوێندنی ئۆنلاینمان وەک دوایین ڕێگەچارەی قەرەبووکردنەوە بۆ گرفتی دواکەوتنی خوێندن پێشنیار کرد. بەڵامەوەی ئێستا بڕیاری لێدراوە بڕیارێکی بەپەلە و نادروست و بێپێشینەیە و ئامادەکاری پێویستی بۆ نەکراوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان داوا لە وەزارەتی خوێندنی باڵا دەکات هاوشێوەی وەزارەتی پەروەردە خوێندنی ئۆنلاینی قۆناغا جیاوازەکانی زانکۆ و پەیمانگەکان بکاتە پاڵپشتیکار واتە نائیلزامی. هاوکات داواش دەکەن بە هەڵسەنگاندنی بارودۆخی تەندروستی و بە لەبەرچاوگرتنی کەمبوونەوەی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا و چاکبوونەوەی زۆرینەی ڕەهای توشبووان و ئاساییکردنەوەی قۆناغەکانی ژیان حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەچاوکردنی ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی هەنگاو بۆکردنەوەی ناوەندەکانی خوێندن بە ڕووی قوتابیان و خوێندکاراندا بەهاوێت بە زوویی بڕیار باکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن بدات. ئەمەش لە پێناو پاشەکشەنەکردنی کەرتی خوێندن و ئاستی زانستی قوتابیان و خوێندکاران لە هەرێمی کوردستان. لە کۆتایی ڕاگەیەندراوەکەشیاندا ڕێکخراوی قوتابیانی کوردستان بانگهێشتی تەواوی ڕێکخراوەکانی بواری پەروەردە و ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان دەکەن بۆ کۆبوونەوە و وەرگرتنی هەڵوێستی هاوبەش و گرتنەبەری ڕێوشوێنی پێویست لە ئابارەی سەپاندنی خوێندنی ئۆنلاین بە ئاسەر قوتابیانی زانکۆ و پەیمانگەکاندا. وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێم چەند ڕۆژێکە قوتابیانی ئاگادار کردوتەوە کە کەلوپەلەکانیان لە بەشە ناوخۆیەکان کۆبکەنەوە و لە ماڵەوە و بە خوێندنی ئۆنلاین درێژە بە خوێندن بدەن. ئەمەش ناڕەزایی بەرفراوانی قوتابیانی لێکەوتوتەوە بۆ پێی وەک قوتابیان ئاماژەی بۆ دەکەن بربەستەکانی بەردەم خوێندنی ئۆنلاین لا نەبراوە و پرۆسەیەکی لەو شێوەیە بەبێ ئامادەکاری تەواو سەرکەوتوو نابێت.